بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خواتانی بێ قوتابیانی خۆشەویست من مامۆستا ئیسماعیل ئامادەی کلێڤەری ناحوکمی پسپۆڕی زیندەزانی پۆلی 12 بەڵێ قوتابیانی خۆشەویست لەوانەیە ڕابردووە باسمان لە دیاریکردنی هۆکارەکانی نەخۆشی کرد باسمان لە زانا ڕۆبەرت کۆخ چۆن بەجێهێنانی کردداری کرد بۆ دیاریکردنی هۆکارەکانی نەخۆشی وەروە باسمان لە بەدەساتەکانی کۆخ کە زۆر بابەتێکی گرنگ بوو باس لە ڕۆ ئینشاڵڵا بپەنە بەخوا باس لە بەرگریە گشتەکان دەکەین ئێمە باسمان لە بەرگری گشتەکان کرد گوتمان هەموو ئەو بەرگری سروشتیانە دەگرنەوە کە ڕێگر دەبن لە چونە ژوورەی هۆکارەکانی نەخۆشی بۆ ناو لەش لێرە بابەتی ئەو ڕۆمان بریتە لە چ بریتە لە بەرگریە گشتەکان بەرگریە گشتەکان بەرگریە گشتەکان بەشداری دەکەن لە پاراستنی لەش لە هەر هۆکارێکی نەخۆشی کەواتە هەر هۆکارێکی نەخۆشی کە بێت بچێتە ناو لەش بەرگریە گشتەکانی لەشی مرۆڤ قوتابیانی خۆشەویست چوارن کە باسییان لێوە دەکەین یەکەمیان پێست و لینجە پەردەکانە دووەمینیان وەڵامدانەوە هۆکردنەکانە سێمینیان وەڵامدانەوەی گەرمیان کە بریتە لە تالیاتن و هەروها چوارەمیان کە بریتە لە پرۆتینەکانیش دوو زۆرن یەکیان ستەمی تەواوکارە کە 20 پرۆتینی جیاوازن و هەروها لەگەر پرۆتینێکمانێ پێدرێن ئەنتەرفیرۆن یاخۆی ئینتەرفیرۆن زۆر چاکە ئێستا دێنە سەر خاڵ یەکەم کە باز دەکەین ئەویش پێست و لینجە پەردەکانە پێست و لینجە پەردەکان بەڵێ قوتابیانی خۆشەویست ئەگەر باز لە پێست و لینجە پەردەکان بکەم هەردووچیان وەکو دوو بربەستی سروشتی واتە بربەستی سروشتی واتە بربەستێکی دەرەکی کار دەکەن بۆ ڕێگەنەدان لە چونە ژوورەی و هۆکارەکانی نەخۆشی بۆ ناو لەش هەردووچیان وەکو دوو بربەستێکی سروشتی دەرەکی کار دەکەن بۆ ڕێگەنەدان لە چونە ژوورەی و هۆکارەکانی نەخۆشی بۆ ناو لەش ئەمە هەردووچیان بەیەکەوە بەڵام بەجیا باسییان لێوە دەکەین کەواتە پێست و لینجە پەردەکان هەردووچیان وەکو دوو بربەستی سروشتی کار دەکەن بەڕووی هۆکارەکانی نەخۆشی واتە ناهێنن هۆکارەکانی نەخۆشی بچێتە ناو لەش بەڵام گرنگترینشت ئەوەیە یەکەم هێلی بەرگری گشتینە لەشی مرۆڤدا پێست و لینجە پەردەکان یەکەم هێلی بەرگرینە کە ناهێنن هۆکارەکانی نەخۆشی بچێتە ناو لەش کەواتە لەو چوارەیە کە باسمان کرد کامیان یەکەم هێلی بەرگریە پێست و لینجە پەردەکان وەکو یەکەم هێلی بەرگریدان لێت کە ڕێگر دەبن لە قەدەغەی چونە ژوورەی هۆکارەکانی نەخۆشی بۆ ناو لەش خاڵ یەکەم باز لەست دەکەین باز لە ڕۆڵی پێست دەکەین دەرێ ڕۆڵی پێست لە بەرگریکردن لە هۆکارەکانی نەخۆشی چیە کەواتە خاڵ یەکەم باز لە پێست دەکەین بەڵێ قوتابیانی خۆشەویست ئەگەر باز لە پێست بکەین ئەو پێستێکە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە وەکو دوو وەکو یعنی خاڵ یەکەم وەکو بربەستێکی دەرەکی و سروشتی کار دەکات واتە فیزیکی کار دەکات بە ڕێگەنەدان لە چونە ژوورەی هۆکارەکانی نەخۆشی بۆ ناو لەش ئەمە وەکو بربەستێکی فیزیکی و سروشتی و هەروها وەکو دەتوانم برێم وەکو بربەستێکی کیمیکیش کار دەکات لە ڕێگەی دەردانی هەندێک مادەی کیمیایی کە پێکاتی کیمیایی ژەهرەیان تێدا بۆ نمونە ئارەقە یاخۆ مادەی واکس واتە شەمع ئیتر ئەمانە دەردەدەن کە دەبنەوەی لە نابردنی هەندێک هۆکارەکانی نەخۆشی لە ڕووی پێست ئێستا دێن تەماشا دەکەین لە پی-دی-ئێفەکەی ملاحەزەکەینێ دەرێ پێست وەکو بربەستێکی دەرەکی فیزیکی کار دەکات ئەگەم ملاحەزەکەینێ قوتابیان بەڵێ کەواتە لەو حاڵەتەیدا دەرێ پێست وەکو بربەستێکی دەرەکی و فیزیکی و کیمیاییش کار دەکات کەواتە دوو حاڵەتمانەیە تەماشا دەکەینێ دەرەچیمانەیە ڕێگر دەبێت وەرە لە ڕووی فیزیکیەوە لە ڕووی کیمیکیشەوە کار دەکات بزانێ ئەمانە باز دەکەن بۆ ڕێگەنەدان بە گەیشتنی هۆکارەکانی نەخۆشی بۆ ناوەوەی لەش بۆ نمونە ئێستا وەکو بربەستێکی فیزیکیە بربەستێکە ڕێناگەڕێت هۆکارەکانی نەخۆشی بچێتە ناو لەش بەڵام ئەگەر باز لە بربەستی کیمیایی بکەین قوتابیانی خۆشەویست بزانین چییە پێست دەست دەکات بە دەردانی هەندێک مادە بۆ دەرەوەی ڕووی پێست واتە بۆ دەرەوەی لەش وەکو ئارەقە ئەو ئارەقەیە کە لە کاتی ڕاهێنانەوە ژەنگە لە کاتی ماندووبوون لە کاتی ئەرکدا ئێمەیەکە لە کاتی گەرمادا دەری دەکەنی دەرەوە وەروە چەوری وهروەها مادەی مێوی ئەم سێ مادەیە پێکاتی کیمیایی ژەهراویان تێدایە دەبنەوەی لە ناوبردننی هەندێک بەکتریا لەسەر ڕووی پێست کەواتە ئەمەش بە بەرگری گشتی دانێت کەواتە بۆچی پێست بە بەرگری گشتی دانێت لە دوو هۆکار لە دوو بواردا بواری یەکەم وەکو بربەستێکی دەرەکی فیزیکی کار دەکات بۆ قەدەغەکردنی ڕێگەنەدان لە چونە ژوورەی هۆکارەکانی نەخۆشی بۆ ناو لەش وەکو بربەستێکی کیمیاییش کار دەکات لە ڕێگەی دەردانی هەندێک مادەی کیمیایی ئارەقە چەوری و هەروەها مادەی مێوی مادەی شەمع واکس کە پێکەنەری کیمیایی ژەهرەیان تێدا دەبنەوەی لە ناوبردنی هەندێک بەکتریا لەسەر ڕووی پێستکەواتە ئەم دووبارە زۆر گرنگن کە پێکەنەری کیمیایی ژەهرەیان تێدایە بۆ زۆر لە هۆکارەکانی نەخۆشی بۆ نمونە ئارەقە ئەو ئارەقەی کە ئێمە دەکەینە دەرەوە زۆر سوودی هەیە بۆ مرۆڤ یەک لەوانە وەکو بەرگری گشتی دەبێت ئەم ئارەقە ئەنزیمێش تێدایە پێدرێت ئەنزیمی لایسۆزیم ئەم ئەنزیمی لایسۆزیمە دەبێت هۆی لە ناوبردنی هەندێک بەکتریا لەسەر ڕووی پێست کەواتە بۆ نمونە ئارەقە ئەنزیمی لایسۆزیمی تێدایە کە هەندێک لە بەکتریاکان دەکوژێت کە لە ڕووی پێستدا هەن ئەنزیمی لایسۆزیم چییە ئەو ئەنزیمەیە کە لە ئارەقەدا هەیە پێست دەری دەدات توانای کوشتنی هەندێک لە بەکتریای هەیە و هەروەها بە بەرگری گشتیش دەژمێدرێت ئەمە دەربارەی گرنگی پێست بوو قوتابیانی خۆشەویست کەواتە گوتمان باسی پێستمان کرد پێست لە دوو بواردا باسمان کرد دێنە سەر لینجە پەردەکان بە هەمان شێوە لینجە پەردەکانیش ئەگەر بێت و سەیری بکەین
بە هەمان شێوە لینزە پەردەکانیش لە دوو بواردا باسی دەکەین وەکو بربەستێک کە ناوپۆشی زۆر ڕووی ئەندامە ناوپۆشی ناوەی ئەندامەکانی لەشی مرۆڤی کردو ناوپۆشی گەدەیە ناوپۆشی خۆڵبارێکی ناوپۆشی ئەندامەکانی ناوە دەکات کە ڕێگر دەبێت لە چونە شوێنەکانی نەخۆشی بناولەش ئەمە وەکو بربەستێکی دەرەچی بابرین فیزیکی وهروها وەکو بە هۆکارێکیش دەست دەکات بە دەردانی لینزە مادەکان کە ئەوەن لینزە مادەش مادەی کیمیایین کەواتە بە هەمان شێوە لە دوو بواردا باسی دەکەین خاڵ یەکەم دەری لینزە پەردەکان کاتە ڕۆڵی لینزە پەردەکان چیە لە بەرگری گشتەکان خاڵ یەکەم لینزە پەردەکان بەربەستی سروشتی و کیمیایی پێک دێنن بۆ هۆکارەکانی نەخۆشی وەکو لینزە مادە کەواتە خاڵ یەکەم بەربەستی سروشتی و کیمیایی لینزە مادە دەردەن کە مادەیەکی کیمیاییە بۆ گرتن و گڵدانەوەی هۆکارەکانی نەخۆشی ئەوش باسی لێوە دەکەین خاڵی دووەم لینزە پەردەکان بەربەستێکن بە هۆکارەکانی نەخۆشی و کە ناوپۆشی ئەندامەکانی لێشی مرۆڤ دەکەن وەکو ناوەی جۆکانی کۆندامی هەناسا ڕێڕەوەکانی کۆندامی هەناسە باس بکەین دەستی ڕابردوو باسمان کرد بۆڕی هەوا بۆ ڕچکانی هەوا دوو لە قەبۆڕی هەوا هەموو لینزە مادە ناوپۆش کراوە بۆ گرتن و گڵدانەوەی هۆکارەکانی نەخۆشی و هەروها ئەو لینزە پەردانە ئەو خانانیان تێدایە کەواتە لینزە پەردەکان دوو جۆر خانەیان تێدا هەیە هەم لینزە مادە دەن مادە میوکس دەدەن لینزە مادەن بۆ گرتن و گڵدانەوەی هۆکارەکانی نەخۆشی و هەروها ئەو خانانیان تێدایە کە بە کوڵکن کوڵکدارن سوودی ئەم کوڵکارە چیە دوای ئەوە کە لینزە مادەکان هۆکارەکانی نەخۆشی دەگرن کوڵکەکان ئەو لینزە مادانە پاڵ دەنێن بۆ سەرەوە بە ئاراستەی گەر و دەریان دەکەنە دەرەوە کەواتە ئەم دوو زۆرە خانەی لینزە پەردەکاندا هەیە هەم لینزە مادە دەردەن هەم کوڵکەکانیش کوڵکداریشن دەبنەوە وەکو بەرگری گشتی دەبنەوەی پاڵنانی هۆکارەکانی نەخۆشی بە ئاراستەی گەر و بۆ سەرەوە بۆی بکرێنە دەرەوە بربەستێکن بۆ هۆکارەکانی نەخۆشی و کە ناپۆشی ئەندامەکانی لەشی مرۆڤ دەدەن بە تایبەتی بۆ ڕێی هەوا کۆندامی هەناسا ئەو خانانەی تێدایە کە بە کوڵکە ترپنەکان داپۆشراون کە کوڵکەکان لینزە مادەکە پاڵ دەنێن لەگەڵ ئەویشدا هۆکارەکانی نەخۆشی بەرەو سەرەوە بە ئاراستەی گەر و پاڵ دەدەنێن کەواتە ئەگەر بێت و باز لە کوڵکەکان بکەین لە وێنەیەدا دیارە قوتابیان خۆشەویست ئەگەم ملاحەزەکەینێ لەم وێنەیەدا ئەمانە کوڵکەکانن ئەمانە کوڵکەکانە بەڵێ کوڵکەکان لێرانە ئەگەم ملاحەزەکەینێ ئەو کوڵکانە ناپۆشی بۆڕی هەوایان بۆ نمونە ناپۆشی بۆڕی هەوا ئەگەم ملاحەزەکەینێ ئەمە بۆڕی هەوایە قوتابیانی خۆشەویست ئەمە ناوبۆڕی هەوایە ئەو ناوبۆڕی هەوایە ناوپۆش کراوە بە لینزە پەردەواتە لینزە ئەم لینزە پەردانە دوو زۆرە خانەیان تێدایە دوو زۆرە خانەیان تێدایە هەیەنە لینزە مادە دەرێدەن و هەشیانە کوڵکدارن کەواتە هەیەنە لینزە مادە دەرێدەن و هەشیانە کوڵکدارن کەواتە لینزە مادەگەن کاتێ لینزە پەردەکان کاتێک کە لینزە مادەکان دەرێدەن ئەم لینزە مادانە دەبنەوەی گرتن و گڵدانەوەی هۆکارەکانی نەخۆشی لەم شوێنەدا و هەروها گوتمان خانەکانیش ئەو خانانش کوڵکدارن پێیان دەڵێن کوڵکە ترپنەکان هەندێک لە خانەکان کە کوڵچیان تێدایە ئەم کوڵکانە دەبنەوەی پاڵپێوەنانی هۆکارەکانی نەخۆشی و واهروها بابرین مادەکانی دیکە بە ئاراستی چەندرێ بە ئاراستەی سەرەوە کەواتە فڕیانداتە بە ئاراستی زۆر لە ڕێی گەرو دەکرێنە دەرەوە کەواتە بە شێوەیەکی گشتی لینزە پەردەکان کە ناوپۆشی جۆکانی بۆڕی هەوایاندایە لینزە پەردەکان لینزە مادە دەردەن بۆ گرتن و گڵدانەوەی هۆکارەکانی نەخۆشی و هەروها ئەو خانانەیان تێدایە کە کوڵکدارن سوودی کوڵکەکان پێیان دەن کوڵکە ترپنەکان پاڵ بە هۆکارەکانی نەخۆشی دەنێن لەگەڵ لینزە مادەکە بە ئاراستەی گەر و بۆ دەرەوە بکرێنە دەرەوە ئەمە دەربارەی لینزە پەردەکان کەواتە لینزە پەردەکان وەکو بربەستێکی سروشتی کار دەکەن کە ناپۆشی ڕوویناوی ئەندامەکان دەدەن بۆ جۆبکانی هەناسەمان هەیە بۆ ڕێهەوامان هەیە و ناوچەی زێمان هەیە و هەندێک لە ئەندامەکانمان هەیە کە ناپۆش کراون بەو لینزە پەردانە کە سوودی تایبەتی خۆیانە دێنە سەر ئەمە دەربارەی چ بوو دەربارەی لینزە پەردەکان دێنە سەر ترشەکانی گەدا بە هەمان شێوە ناوپۆشی گەدام تەماشا دەکەین لینزە پەردەمانەیە ناوپۆشی گەدا دەست دەکەم بە دەردانی ترشەکانی گەدە بە تایبەتی ترشی هایدرۆکلۆریک کە دەبێتەوە لە ناوردنی زۆر لە هۆکارەکانی نەخۆشی کە لە کاتی خۆراک قودداندا قودراون کەواتە پێیان دەڵێن چ پێیان دەڵێن ترشەکانی گەدا دەری هەروەها ناوپۆشی گەدە ترشەکانی گەدا ناوپۆشی گەودەش بەخۆی لینزە پەردەن ترشەکانی گەدا کە بێدەنی HCl دەردەدەن زۆربەی هۆکارەکانی نەخۆشی کە لە کاتی خواردندا ئێمە دەیخۆین لە ناویان دەبێت ئێمە زۆر لە کاتی ناخواردندا خۆراشی دەخۆین بە چاو دیارنی ئەم خۆراکە بەکتریایە ڤایرۆس هەر شتێکی پێوە بێت بەڵام کە دەچێتە ناوگەدا زۆربەی هۆکارەکانی نەخۆشی بەهۆی ئەو ترشی گەدەیەوە تێک دەشتێن و واروها لە ناوزەن کەواتە ترشەکانی گەدەش دەتوانین برێن بە بەرگریەکی گشتی دادەنرێن ڕۆڵی واتە ترشەکانی گەدە کە باسمان کرد گوتمان زۆربەی هۆکارەکانی نەخۆشی تێک دەشتێن کە قودران گەیشتنێتە گەدا ئەمانە دەربارەی لینزە پەردەکان و هەروها ترشەکانی گەدا باسمان کرد بەڵێ دێنە سەر جیاوازیەکمان هەیە لە نێوان ئەگەم ملاحەزەکەین لە نێوان پێست و لینزە پەردەکان باسمان کردیا ئۆردوشیان ئەمانەمان هەمووی باس کرد
وەکو بەربەستی سروشتی کار دەکات بۆ ڕێگەدان بەگەشتنی هۆکارەکانی نەخۆشی بۆ ناوەی لەش و هەروها ئەوەش بەربەستی سروشتە لە ڕووی ناوەی لەش بەڕووی هۆکارەکانی نەخۆشی ئەم خاڵیان چۆنیەکەم پێست گوتمان هەندێک مادەی کیمیایی دەردن باتەبەتی ئارەقا وەروە پرۆتین وەرە مادەی مێوی کە پێکاتی کیمیایی ژاریان تێدایە بۆ نابردنی هەندێک بەکتریا لەسەر ڕووی پێست. لینجە پەردەکانیش گوتمان هەندێکیان کوڵکنن و هەندێکیان لینجە مادە دەردن هەروها ناپۆشی گەدە گوتمان تشەکانی گەدەش دەبنە هۆی لە نابردنی هۆکارەکانی نەخۆشی. ئەمە دەربارەی پێست و لینجە پەردەکان بوو وەڵە قوتابیان کە باسمان کرد کەواتە لینجە پەردەکان تەنها شەرت نییە گوتمان لە ناوپۆشی کۆندامی هەناسەدا هەبن گوتمان لە ناوچەی زێدا هەنا وەربار لە ناوچەی میزەڕۆژ لەو شوێنانشدا هەن کەواتە تێبینێکمانەیە دەرێ لینجە پەردەکان جگە لە جۆبکانی کۆندامی هەناسە یان جگە لە بۆڕی هەوا دوو لە قەبۆڕی هەوا وەرزەکانی هەوا ناوپۆشی هەندێک لە ئەندامەکانی کەش دەدەن ناوپۆشی دەم وەرواسیەکان جۆکانی هەرس وەروە میزەڕۆ وەروەها زێدا هەن لینجە پەردەکان. بەڵە قوتابیان ئەمە دەربارەی پێست و لینجە پەردەکان و دەینە سەر جۆری دووەم لە بەرگریە گشتەکان ئەمیش زۆر گرنگە بە تایبەتی لە سیارە وزاریەکان زۆر هاتێتەوە ئەویش وەڵامدانەوە هۆکردنەکانە. ئێمە باسمان کرد گوتمان پێست و لینجە پەردەکان وەکو بەرگشتێکی دەرێکی کاردەکان بۆ ڕێگەنەدان لە چوونە ژوورەوەی هۆکارەکانی نەخۆشی بۆ ناو لەش دەبنە بەربەست. بەڵام هەندێک جار هۆکارەکانی نەخۆشی دەتوانن ئەم بەربەستە تێپەڕێن بستنە ناوەوەی لەش کە چوونەوە ناوەوەی لەش هان دەدەن کەواتە بەرگریە کۆندام هان دەدەن بۆ وەڵامدانەوەیان. کەواتە هۆکارەکانی نەخۆشی هەندێک جار کە دەتوانن بەهێلەکانی بەرگری گشتەکان تێپەڕن واتە پێست و لینجە پەردەکان کە دەستنە ناو لەش تووشی هۆکردن ڕوودات دەبێتەوەی وەڵامدانەوە هۆکرەکان وەڵامدانەوە هۆکرەکان لە چیاتیا واتە وەڵامدانەوەی بەرگریە کۆدامە دژی ئەو هۆکارە نەخۆشیانەی کە دەستنە ناو لەش کەواتە وەڵامدانەوە هۆکرەکان تێکچوونێکە کە دەبێت هۆی لە ناوبردنی هۆکارەکانی نەخۆشی و کردداری چاکبوونەوەش خێرا دەکات ئەمانەش هەمووی زنجیرە ڕووداون. بەڵێ کەواتە وەڵامدانەوە هۆکردنەکان کەی ڕوودەدەن ئەم پرسیارە زۆر گرنگە وەڵامدانەوە هۆکردنەکان ئەو کاتە ڕوودەدەن کە هۆکارەکانی نەخۆشی دەستنە ناو لەش کەواتە چ شتێک دەبێتەوەی ڕوودانی وەڵامدانەوە هۆکردنەکان بوونی هۆکارەکانی نەخۆشیە لە ناو لەشدا. جۆرێکە لە بەرگریە گشتەکان هەمومان دەزانین جۆرێکە لە بەرگریە گشتیان کە زنجیرە ڕووداوێکە دوای هاتنە ژوورەوەی هۆکارەکانی نەخۆشی تێپەڕبوونی بەهێلە بەرگریە گشتەکان بۆ ناو لەش ڕوودا دواتە پێست و لینجە پەردەکان دوای ئەوەی کە هۆکارەکانی نەخۆشی پێست و لینجە پەردەکان دەبڕن دێنە ناو لەش ئینجا وەڵامدانەوە هۆکردنەکان ڕوودات کەواتە خاڵی گرنگ لە وەڵامدانەوە هۆکردنەکان کە باسی لێوەلەکەی چیە دەرێت توشبوونەکە لە ناو دەبات مانەچێت توشبوونەکە لە ناو دەبات دەبێت هۆی لە ناوبردنی هۆکارە نەخۆشەکەش و کردداری چاکبوونەوەش خێرا دەکات ئەم دوو خاڵە زۆر گرنگە توشبوونەکە لە ناو دەبات و کردداری چاکبوونەوەش خێرا دەکات. لێرانە هیستامین و خۆڕکە سپەکان لە وەڵامدانەوە هۆکردنەکان پێی هەڵ دەستن زۆری جیاوازمان لە خۆڕۆکە سپەکان. پرسیارێکمانی دەرە وەڵامدانەوە هۆکردنەکان لە چ کاتێکدا ڕوودات قوتابیانی خۆشەویست تازە باسمان گوتمان وەڵامدانەوە هۆکردنەکان ئەو کاتە ڕوودات لە کاتی چوونە ژوورەوەی هۆکارەکانی نەخۆشی بۆ ناو لەش لەو حاڵەتە ڕوودەدات. هەر هۆکارێکی نەخۆشی بتوانێت لە پێست و لینجە پەردەکان تێپەڕێت بێتە ناو لەش ئەمە کە خانەکانی لەش تووشی زیان یان بریم کات ئەمە وەڵامدانەوە هۆکردنەکان ڕوودات. دێنە سەر هەنگاوەکانی وەڵامدانەوە هۆکردنەکان. بەڵێ قوتابیان ئێمە باسمان کرد گوتمان وەڵامدانەوە هۆکردنەکان زنجیرە ڕووداوێکە لە دوای چوونە ژوورەوەی هۆکارەکانی نەخۆشی بۆ ناو لەش ڕوودەدەن. توشبوونەکە لە ناو دەبات واتە هۆکارەکە نەخۆشەکە لە ناو دەبات کردداری چاکبوونەوەش خێرا دەکات. بینە سەر زنجیرە گوتمان زنجیرە ڕووداوێکە کەواتە هەنگاوێکە بزانین هەنگاوەکانی وەڵامدانەوە هۆکردنەکان چۆن ڕوودات. قوتابیانی خۆشەویست کاتێک کە ئێمە پێستمان دەوروشێت یاخو بریندار دەبێت یان هەر شوێنێکی لەشمان بریندار دەبێت لەم شوێنەدا تەماشا دەکەین لە شوێنی برینداربوونەکەدا یەکسەر هۆکارەکانی نەخۆشی دەستنە چوورەوە کەواتە یەکەم هەنگاو لە وەڵامدانەوە هۆکردنەکان چیە چوونە ژوورەوەی هۆکارەکانی نەخۆشیە خاڵە زۆر گرنگە هاکاو هەنگاوی یەکەم چوونە ژوورەوەی هۆکارەکانی نەخۆشیە ئەگەر بێت و سەری وێنەیە بکەینێ ملاحەزەکەینێ لێرانە دەبین ئەمە پێستی مرۆڤ کاتێک کە پێست بریندار بووە بە هەر هۆکارێکی دەرەکی بەرکەوتێژی تەماشا دەکەینێ هۆکارەکانی نەخۆشی ئەم وێنە سەوزانە هۆکارەکانی نەخۆشینە دەستنە ناو لەش کە چووە ناو لەش یەکەم هەنگاو چوونە ژوورەوەی هۆکارەکانی نەخۆشی بۆ ناو لەش چی ڕوودات ئینجا ملوی خوێنەکان ئەگەر ئێشتا ملوی خوێنەکانیش لەوانەیە بگاتە ملوی خوێنەکان خانە تێکشکاوەکان لە شوێنی ڕوشە لە شوێنی برینەکەدا هەندێک لە خانە تێکشکاوەکان خاڵی دووەم دەست دەکەم بە دەردانی مادەی کیمیایی پێی دەڵێن هیستامین پێی دەڵێن چ پێی دەڵێن هیستامین کەواتە یەکەیمان چوونە ژوورەوەی هۆکارەکانی نەخۆشی بۆ ناو لەش کە دەبێت هۆی ئەم هۆکارە نەخۆشی تێکشکانینی هەندێک لە خانەکان پاشان هەندێک لە خانەکان دەست دەکەم بە دەردانی مادەی کیمیایی پێی دەڵێن هیستامین زانین هیستامین چییە مادەی کیمیاییە دەردەدرێت لە ئەنجامی تێکشکاندنی هەندێک لە خانەکان بەهۆی هۆکارێکی نەخۆشییان بەهۆی
هەر هۆکارێکی دەریشی بێت کە تێک دەچێن ئەم خانە تێکشکان دەست دەکەن بە دەردانی هیستامین. هیستامین دوو سوودی زۆر گرنگیە. یەکەمیان دەبێت هۆی ورژمکردنی خوێن بۆ ناوچە توشبووەکە، یعنی لەم ناوچەیەدا کە ئەمە تووشی بەرکەوتن بووە ئەو هیستامینەی کە لێرە دەدرێت خانە تێکشکاوەکان درێن دەبێت هۆی ورژمکردنی خوێن بۆ ناوچە توشبووەکە، کەواتە ڕێجێکی زۆر خوێن بۆ ناوچە برینەکە دەگوازێتەوە بەهۆی هیستامینەوە. ئەمەش واوە لە ملوەکانی خوێنی نزیک ناوچە برینەکە دەکات توێژنەکە کە هەڵبوو ئاوسێن و سوور هەڵبگرن لەو حاڵتە دەبێت و تالیاتن سوور هەڵگەڵان هەڵاوسان تالیاتن. خاڵی دووەمیان دەبێتەوە چێشکردنی خۆڕکەسپەکان خانە هەڵۆژێنەکان بۆ ناوچە توشبەکە بۆ ناوبردنی هۆکارەکانی نەخۆشی کە لە داچوودا باسی دەکەین. ئەمە سوودەکانی هیستامیە. کاتێک کە خۆڕکەسپەکان دێنە ئەم ناوچەیە لە ملوەکانی خوێن دێنە دەرەوە شلەکان لە ملوەکانی خوێن دێنەوە و خۆڕکە خانە هەڵۆژێنەکان پەلاماری هۆکارەکانی نەخۆشی دەبنەوە لە ناوبردنی هۆکارەکانی نەخۆشی بە. ئەمە کورتەیەک و دەربارەی هەنگاوەکانی میکانیزمی وەڵامدانەوەکردن. کەواتە خاڵی یەکەم کە باز دەکەین دەرێت کاتێک خانەکان دەستچێن بە هەر هۆکارێک بەهۆی پسڕانی پێست یان پەلاماری هۆکارێکی نەخۆشی ئەوە هەندێک لە خانە تێکشکاوەکان مادەیەکی کیمیایی دەردەن پێی دەڵێن هیستامین. ئەم هیستامینە دەبێت هۆی زیادکردنی ورژمی خوێن بەوە ناوچە توشبووەکە. وەوا لە مرۆلە خوێنی نزیکیان دەکات کە چ بکەن زیاتر پیاڕۆ بن. زیاتر پیاڕۆ بن مانای چییە؟ یعنی ئەم مرۆلەخێنان زیاتر پیاڕۆ بن هەتا شلەکان و خۆڕۆکەسپەکان لەناو مرۆلەکانی خوێن بێنە دەرەوە پەلاماری هۆکارەکانی نەخۆشی بدەن. ئەمەش دەبێت هۆی پەیدابوونی سوور هەڵگەڕان. سوور هەڵگەڕان و هەڵاوسان و تالیاتن بەهۆی بوونی ئەم هیستامینەوە دەبێت. کەواتە هیستامین دەبێت هۆی هەڵاوسانی وڵەکانی خوێن وانێ دەکات کە زیاتر پیاڕۆ بن بۆ خۆڕکە سوورەکان عەفوەن بۆ خۆڕکەسپیەکان تایبەتی خانە هەڵۆژێنەکان و هەروەها شلەکان لە مرۆلەکانی خوێن بێنە دەرەوە بۆ دەرەوە مرۆلەکانی خوێن ببنە هۆی نابردنی هۆکارەکانی نەخۆشی. ئەمەش دەبێتەوەی سوور هەڵگەڕان هەڵاوسان تالیاتن و هەروەها ئازار لە دەوری ناوچە برینەکەدا وەقەدەغکردنی چونەژورۆی هۆکارەکانی نەخۆشی بۆ ناولەش. خاڵی دووەم مرۆلەکانی خوێنی نزیک ناوچەکە هەڵدا ئاوسێن وەشلەکانیان لێوە دێتە دەرەوە لێوە دەپاڵێت خانە هەڵۆژێنەکان و خۆڕکەسپیەکانی تر بە دیواری مرۆلەکانی خوێن تێپەڕ دەبن لەلایەن هیستامین و چێژ دەکەن. کەواتە خاڵی دووەم کاتێک کە مرۆلەکانی خوێن هەڵدا ئاوسێن بەهۆی بوونی هیستامینەوە هیستامینیش دەبێت هۆی چێ وا دەکات کە زیاتر شلەکانی خوێن خۆڕکەسپیەکان خانە هەڵۆژێنەکان بە دیواری مرۆلەکانی خوێن بێنە دەرەوە و بۆ پەلاماری هۆکارەکانی نەخۆشی بن لە دەرەوەی مرۆلەکانی خوێن واتە لە ناوچەی برینەکەدا. خاڵی سێم خانە هەڵۆژێنەکان هۆکارەکانی نەخۆشی و مادەبیەکانەکان قوت دەدەن چونکە فەرمانی خانە هەڵۆژێنەکان پەلاماردانی هۆکارەکانی نەخۆشی و هەروە قوتدانی تیان. ئەگەر بێت و تەماشا وێنەکەی بکەنێ لە وێنەکەی دیارە تەماشاکەی قوتابیانی خۆشەویست لێرە مرۆلەکانی خوێن ئەمە خۆڕکە سوورەکانە ئەمەش خۆڕکەسپیەکانە کە پێدرێن خانە هەڵۆژێنەکان ئەم خانە هەڵۆژێنانە گوتمە خۆڕکەسپیەکان دەتوانن شێوەیان خۆیان گڕن لە کوونەکانی دیواری لولەکانی خوێن دێنە دەرەوە پەلاماری ئەم سەوزانە دەدەن کە پێیان ڤەلەنسیا پێیان دەڵێن هۆکارەکانی نەخۆشی. خانە هەڵۆژێنەکان وەکو گەندەپەیەک دروست دەکەن دەرپەڕی سایتۆپلازمی دروست دەکەن بە دەوری هۆکارەکانی نەخۆشی و هەروەها پەلاماری دەن قوتیان دەدەن پاشان تێشیان دەستچێن و برینەکە دەست دەکات بە ساڕێژبوون. ئەمە هەنگاوەکانی وەڵامدانەوە هۆکردنەکان بوو. کەواتە خاڵ یەکەم چونەژورۆی هۆکارەکانی نەخۆشیە. خاڵی دوم دەردانی هیستامینە. خاڵی سێم ورژمکردنی خوێنە بۆ ناوچە توشبووەکە. خاڵی چوارەم خانە هەڵۆژێنەکان و هەروەها جۆرەکانی کە خۆڕکەسپیەکانی خوێن بۆ لەلایەن هیستامینی و چێژ دەکەن بۆ ناوچە توشبووەکە و پاشان خانە هەڵۆژێنەکان لەگەڵ خۆڕکەسپیەکانی دیکە دەست دەکەن بە پەلاماردانی هۆکارەکانی نەخۆشی و قوتدانی هۆکارەکانی نەخۆشی و بەم شێوە هۆکارەکانی نەخۆشی لە ناو دەستنەوە برینەکە ساڕێژێت. ئەم وێنێش سێ هەنگاوە دەربارەی وەڵامدانەوە هۆکردنەکان ئەگەر سیر بکەین تەماشا دەکەین لە سەرەتادا هۆکارەکانی نەخۆشی هاتووەتە ناولەش بەڵام هێشتا وەڵامدانەوە ڕوونەدایە. لە خاڵی دووەم خانە هەڵۆژێنەکان لە دیواری مرۆلەکانی خوێندێنە دەرەوە و پەلاماری هۆکارەکانی نەخۆشی دەن. لە خاڵی سێیەمدا دەبینین خانە هەڵۆژێنەکان پەلاماری هۆکارەکانی نەخۆشیان دایە و قوتیان داون و تێکیان شکاون و برینەکەش ساڕێژ بووە دەست دەکات بە ساڕێژبوون. ئەمە هەنگاوەکان بوو. پرسیارێکمانی ڕاهێنانمان هەیە ئەم پرسیارە ڕیزبەندیە مجموعەک هەنگاوی دایە دەرێ ڕیزی بکە. هەنگاوەکان ئەگەر ڕیز بکەین تەماشا دەکەین گوتمە هەنگاوی یەکەم چونەژورۆی هۆکارەکانی نەخۆشیە بۆ ناولەش. خاڵ یەکەم. خاڵی دوم دەردانی هیستامینە. خانە توشبەکان هیستامین دەردەن. خاڵی سێم ورژمکردنی خوێنە بۆ ناوچە توشبەکە. ئەمەش بەهۆی هیستامینەوە دەبێت قوتابیان نابێ ئێمە لە بیرمان بچێت. کەواتە ورژمکردنی خوێن بۆ ناوچە توشبەکە لە ڕێگەی هیستامینەوە دەبێت. خاڵی چوارەم خۆڕکەسپیەکانی خوێن کە برتین لە خانە هەڵۆژێنەکان یان خۆڕکەسپی هاوتاکان ئێستا باسی دەکەین بۆ ناوچەی توشبەکە دەگوازێنەوە. خاڵی پێنجەم خۆڕکەسپیەکانی خوێن بە تایبەتی خانە هەڵۆژێنەکان پەلاماری هۆکارەکانی نەخۆشی دەن و هەروەها قوتیان دەدەن. مادەی هیستامین کەی دەدرێت ئەم پرسیارە؟ کەواتە کەی مادەی هیستامین دەدرێت؟
مادە هیستامین ئەو کاتە دەدرێت کە خانەکان تێک دەشتێن بەهۆی ینی تێک دەشتێن بۆی پچڕانی پێست دییان هەل هۆکارشی نەخۆشی خانە تێکشکاوەکان دەست دەکەن بە دەردانی مادەی هیستامین کاتە خانەکان تێک دەشێن بۆی پچڕانی پێزیان پەلەماری هۆکارەکانی نەخۆشی ئەوە هەندێک لە خانە تێکشکاوەکان دەست دەکەن بە دەردانی مادەی هیستامین هیستامیش گوتمان مادەیەکی کیمیاییە لەلایەن هەندێک خانە تێکشکانەکان دەدرێن دووفرانی زۆر جور گرنگجەیە یەکەمیان هەندی وروژمکردنی خۆیان دات بۆ ناوچە توشبووەکە و هەروها وا لە مرۆڤەکانی خۆی دەبێت هۆی زیادکردنی وروژمی خۆیان بەرەو ناوچە توشبووەکە و وا لە مرۆڤەکانی خۆی نزیکیان دەکات کە زیاتر پیاڕۆ بن هەروها هەڵەشێنەرخانەکان و هەندێکی جۆری دیکەی خۆڕکەسبەکانی خۆیان چێژ دەکەن کەواتە دوو حاڵەتە زیادکردنی وروژمی خۆیان بۆ ناوچە توشبووەکەم وهروە چێژکردنی خۆڕکەسبەکان بە تایبەتی خانە هەڵەشێنەکان بۆ چەندرێ بۆ ناوچە توشبووەکە زۆر بەمەستی ناوبردنی هۆکارەکانی نەخۆشی لێرە تێبیرێکمانەیە زۆر گرنگە قوتابیانی خۆشەویست دەرێ هیستامین ئەگەر بێت و تەماشاکەینێ خۆیە کۆ ئەندامی دەمارە فراوانکردنی مولەکانی خوێنبەرەکان لێرەنە پەیوەندی بە خۆیە کۆ ئەندامی دەمارە پەیوەندی بە سمپثاوی هەیە لەو حاڵەتەیدا سمپثاوی کەواتە هیستامین خۆیە کۆ ئەندامی دەمار لێرە پەیوەندی بەچەیە سمپثاوی کەواتە دەبێت هۆی فراوانکردنی مولەکانی خوێن ئەمە هاندانە مادام هاندانە دەگەرێتەوە بۆ باری سمپثاوی کەواتە فراوانکردنی خوێنبەرەکان وریا دەکاتەوە پەیدابوونی سوور هەڵگەڕان و تالیاتون و ئازار لە دەوری ناوچە توشبووەکە دەبێتەوەی دەردانی هیستامین ئەم دوو تێبینیە زۆر گرنگە لە وەڵامدانەوە هەوگردەکان سەیرمان کرد هەندێک جۆری خۆڕۆکەسپی تیادا بەشداری کرد یەک لەو خۆڕۆکەسپیانە خانە هەڵۆشێنەرەکانە کە باز دەکەین خانە هەڵۆشێنەرەکانە لەگەر کوژەرەخانە سروشتەکانیشمان هەیە جۆرەکانی خۆڕۆکەسپیەکان بەشدارن لە بەرگری گشتی یەکەمیان خانە هەڵۆشێنەرەکان جۆرێکن لە خۆڕۆکەسپیەکانی خوێن ئەمانە دەتوانن بە دیواری مولەکانی خوێندا لە ناو لولەکانی خوێندا دەسوڕێنەوە وەروە ئەتوانێت لە دیواری لولەکانی خوێن بێنەرەوە پەلەماری هۆکارەکانی نەخۆشی بدەن وەروە قوتیان بدەن و تێشتیان بشتێنن خانە هەڵۆشێنەرەکان دەکرێن بە دوو جۆرە قوتابیانی خۆشەویست کە زۆر گرنگن یەکەمیان پێ دەڵێن خۆڕۆکەسپی هاوتاکان دووەمیان هەڵۆشێنەری گەورە کەواتە خانە هەڵۆشێنەرەکان دوانن خۆڕۆکەسپی هاوتاکان وەروە هەڵۆشێنەری گەورە خۆڕۆکەسپی هاوتاکان جۆرێکن لە خانە هەڵۆشێنەرەکان بەڵام گرنگترین شتێکە بزانم خۆڕۆکەسپی هاوتاکان زۆرترین جۆرن لە خۆڕۆکەسپەکان ساڵێک لە پرسیاری وزاری هاتبەوە کام لەمانەی خوارەوە زۆرترین خۆڕۆکەسپیەکانی خوێنن خۆڕۆکەسپی هاوتاکان زۆرترین جۆرن لە خانە هەڵۆشێنەرەکان گوتمان خانە هەڵۆشێنەرەکان دوو جۆرن یەکیان خۆڕۆکەسپی هاوتاکان یەکیان هەڵۆشێنەری گەورە بەڵام کامیان لە عەدەد لە ژمارە زیاترن خۆڕۆکەسپی هاوتاکان ئەگەنە هەمان فرمانن زۆرترین زۆر لە خانە هەڵۆشێنەرەکان لە لەشدا ئەم خانانە لە لولەکانی خوێندا دەسوڕێنەوە لولەکانی خوێندا دەسوڕێنەوە دەتوانن بە لولەکانی خوێندا تێپەڕن بۆ گەیشتن بۆ ناوچە توشبووەکە کەواتە تایبەتمەندی خۆڕۆکەسپی هاوتاکان یوترۆفیلی پێدرێن ئەمانە زۆرترین زۆر لە خانە هەڵۆشێنەرەکان دەتوان بە لولەکانی خوێندا بسوڕێنەوە پاشەوەی کە ڕوبەڕووی هۆکارێکی نەخۆشی دەبنەوە دەتوان لە دیواری لولەکانی خوێن بدەنەوە پەلاماری هۆکارەکانی نەخۆشی بدەن قوتیان بدەن واروها تێکیان بشتێنن ئەمە خۆڕۆکەسپیە هاوتاکان جۆری دووەممان هەیە لە خانە هەڵۆشێنەرەکان کە پێی دەڵێن هەڵۆشێنەری گەورە ماکرۆفەیجی پێدرێن خانەی هەڵۆشێنەری گەورە کە لەوێنەکەدا دیارە دەرپەڕی سایتۆپلازمیان هەیە دەتوانن دەوری هۆکارەکانی نەخۆشی بدەن قوتیان بدەن وەروها تێکیان بشتێنن جۆرێکە لە خانەی هەڵۆشێنەرەکان لە دەرسانی ڕابردوودا لە دەرسانی داهاتوودا باسی دەکەم یەکەم هەنگاو یەکەم خانەکە ڕوبەڕووی هۆکارەکانی نەخۆشی دەبێتەوە خانەی هەڵۆشێنەری گەورەیە بە تایبەتی لە بەرگری تایبەتیش جۆرێکە لە خانە هەڵۆشێنەرەکان کۆ ئەندامی بەرگری کە دەرپەڕی سایتۆپلازمی هەیە بەڵکو قوتابیان ئەمانە دەرپەڕی سایتۆپلازمین ئەمە خانە زەردەیە کە دەبینن ئەمە خانەی هەڵۆشێنەرێکی گەورەیە دەرپەڕی سایتۆپلازمی و دەبێتەوەی گرتنی هۆکارەکانی نەخۆشی و قوددانیان واروها ماشینەوەیان واتە شیان دەکاتەوە واتە تێکیان دەستچێرن هەندێک لەو خانانە خانە هەڵۆشێنەرەکانی گەورە دەکرێن بە دوو بەشەوە هەندێک لەو خانانە لە شانەکاندا دەمێننەوە چاوەڕێی هۆکارێکی نەخۆشی دەکەن کە بێت و بیانگری و لە نێوان هەندێکیان بەناو کۆندامی سوڕانی خوێن دەسوڕێتەوە بۆ ئەوەی بتوانانی هۆکارەکانی نەخۆشی لەنابێت کەواتە هەندێکیان لە شانەکان دەمێننەوە بۆ چاوەڕوانکردنی هۆکارەکانی نەخۆشی و لەو کاتەی هەندێکی دیکەیان بە دوای هۆکارەکانی نەخۆشیدا دەگەڕێت بەڵێ قوتابیان کەواتە خانەی هەڵۆشێنەری گەورە گوتمان فەرمانی لە ناوبردننی هۆکارەکانی نەخۆشیە دەرپەڕی سایتۆپلازمیان هەیە کە دەبێتەوەی قوددانی هۆکارەکانی نەخۆشی و لە ناوبردنیان تێککرد هەندێکیان لە نێوان لە شانەکاندا دەمێنەوە بۆ چاوەڕێگرنی هۆکارەکانی نەخۆشی لەو کاتێ هەندێکی دیکەیان گوتمان بە دوای هۆکارەکانی نەخۆشیدا دەگەڕێن بۆ لەناوبردنیان لێرە تێبینێکمانەیە لە داهاتووش باسی دەکەین خانە هەڵۆشێنەرەکان ببورن خانەی هەڵۆشێنەرە گەورەکان مادە کیمیاییەکان دەدەن کە دەبێت هۆی تالیاتن
لە وەڵامدانەوەی کەلمی ئێستا کە جینە سەری وەڵامدانەوەی گەری زۆری سێمە لە بەرگری گشتەکان یەک لە سەبەبی بەرزبوونەوەی پلێگەرمی ئەو مادە کیمیاییەیە کە خانەی هەڵۆشێنەری گەورەکان دەری دەدەن. خانە هەڵۆشێنەرە گەورەکان هۆکارێکن بۆ بەرزبوونەوەی پلێگەرمی لە کاتی ڕوبەڕوونەوەی هۆکارەکانی نەخۆشی دەست دەکەن بە دەردانی مادە کیمیایی دەبێتەوە بەرزبوونەوەی پلێگەرمی. باش خانە هەڵۆشێنەرە گەورەکان و هەروەها لە بەرگریە تایبەتەکان دەست دەکەن بە دەردانی ئینتەرلۆکین 1 لە داهاتوو باس دەکەن لە بەریک تایبەت لە کەرتی دووەم ئینشاڵڵا کە ئەمەش هانی زۆربوونی دابەشبوونی خانەکانی تیارمێتێت بۆ دەردانی ئینتەرلۆکین توکەوتە ئەم دوو فەرمانە زۆر گرنگە ئەمە لە داهاتوو باس دەکەن بەڵام ئەمەش لە وەڵامدانەوە بەرگریەکان باسی لێوە دەکرێت. کوژەرە خانە سروشتەکان قوتابیانی خۆشەویست ئەمە جۆری دووەمە لە خۆڕەکەسپیەکان کە زۆر گرنگە. گوتمان خۆڕەکەسپی هاوتاکان زۆرترین زۆر لە خانە هەڵۆشێنەرەکان بەڵام کوژەرە خانە سروشتیەکان ئەمە زۆر گرنگە. خۆڕەکەسپیە گەورەکانی خوێنن قوتابیانی خۆشەویست ئەگەر لە پرسیار دەهاتەوە کام لەمانەی خوارەوە زۆرترین جۆرن لە خۆڕەکەسپیەکانی خوێن نیترۆفیلە واتە خۆڕەکەسپی هاوتاکانە بەڵام کامیان گەورەترین خۆڕەکەسپیەکانی خوێنە کوژەرە خانە سروشتەکان ناوچەڵ کیلۆر سێلز ئەمە زۆر گرنگە. کوژەرە خانە سروشتەکان دەرێ خۆڕەکەسپیە گەورەکانی خوێنن پەلاماری ئەو خانانە دەدەن کە تووشی هۆکارەکانی نەخۆشی بوون ئەلێرە دەبێت ڕابوەستین. هەرچی خانە هەڵۆشێنەری گەورە بوو یاخۆ خۆڕەکەسپیەکان بوون ئەمانە بوونە هۆی لە نابردنی هۆکارەکانی نەخۆشی بەکتریایە ڤایرۆسە کە ڕووە پێشەنجێر شتێک بەڵام کوژەرە خانە سروشتەکان پەیوەندیان بە کوشتنی هۆکارەکانی نەخۆشی نییە ئەو خانانە دەکوژن کە تووشی نەخۆشی بوون کەواتە جیاوازن کەواتە دەتوانین فەرمانەکانیان جیاوازن کەواتە کوژەرە خانە سروشتەکان خۆڕەکەسپیە گەورەکانی خوێنن پەلاماری ئەو خانانە دەدەن کە تووشی هۆکارەکانی نەخۆشی بوون تووشی هۆکارەکان نەک هۆکارەکان خۆیان کەواتە ڤایرۆس و بەکتریاکان ناکوژن بەڵام ئەو خانانە دەکوژن کە تووشی هۆکارەکانی نەخۆشی بوون نەک هۆکارەکان خۆیان ئەم زۆر گرنگی قوتابیان لێرە دەبی زۆر بردی لە پرسیارەیدا. هەروەها پەلاماری خانە شێرپەنجەیەکانیش دەن کەواتە خوای گەورە نعمەتێکی بەمە بەخشیوە یعنی زۆر جارێ خەلای سەرەتانی لە لەشماندا لەوانەیە دروست بۆ ئاگامان لێ نییە لەوانەیە لە ناویش چووە بەهۆبوونی ئەم کوژەرە خانە سروشتیانە کەواتە کوژەرە خانە سروشتەکان یەک لەوانە ئەو خانانە ناودەمەن کە تووشی هۆکارەکانی نەخۆشی بوونە وەروها لە ناوبردننی هەندێک لە خانە شێرپەنجەیەکانیش کەواتە خاتە شێرپەنجەیەکانیش لە ناو دەچن وەروها خانە توشبەکان بە ڤایرۆسیش لە ناو دەبن کەواتە ئەمە فەرمانی کوژەرە خانە سروشتەکانە. بەڵێ چۆن دەیان کوژن تایبەتمەندی کوژەرە خانە سروشتەکان چیە ئەمە خانەیە کە تووشی نەخۆشی بووە پەردەی خانەکە کوونکون دەکەن لە ئەنجامدا ئاو دەچێت و ژرەوە و خانەکە دەتەقێت بەو شێوەیە کەواتە کوونکردنی پەردەی خانەکە و ئاو دەچی وژم دەکات بۆ ناو خانەکە و والی دەکات کە بتەقێت ئەمە دەربارەی کوژەرە خانە سروشتەکان بوو. بەڵێ پرسیارێکمانە دەرێ کوژەرە خانە سروشتەکان بەچی جیاوازن لە خانە هەڵۆشێنەکان تازە باسمان کرد گوتمان کوژەرە خانە سروشتەکان پەلاماری ئەو خانانە دەن کە تووشی هۆکارەکانی نەخۆشی بوونە نەک هۆکارەکە خۆی بەڵام خانەی هەڵۆشێنەری گەورە پەلاماری هۆکاری نەخۆشی دەدات پەلاماری سدەن هۆکاری نەخۆشی. کوژەرە خانە سروشتەکان خۆڕەکەسپیە گەورەکانی خوێنن تەنها پەلاماری ئەو خانانە دەن کە تووشی نەخۆشی بوون نەک هۆکارەکان خۆیان بەڵام کوژەرە خانە سروشتەکان گوتمان پەلاماری کوژەرە خانە سروشتەکان گوتمان پەلاماری خانانە توشبەکان دەدەن بەڵێ قوتابیان گوتمان تەنها پەلاماری ئەو خانانە دەدەن کە تووشی هۆکارەکانی نەخۆشی بوون نەک هۆکارەکان خۆیان تەنها خانەکان دەکوژن بەڵام هەڵۆشێنەر خانەکان پەلاماری هۆکارەکانی نەخۆشی دەدەن کەواتە بەکتریا و ڤایرۆسەکان لەناو دەبن. بەڵێ قوتابیان دەربارەی وەڵامدانەوە هۆکردنەکان خاڵێکمان هەیە باسمان نەکردیە ئەگەر بێت و لولەکانی خوێن بپچڕێت لەو حاڵەتەدا ئایا چی ڕوودات لە کاتی کە بەرکەوتنی پچڕانی پێزیان هەر هۆکاریش دریشکە پێسمان دەکەوێت ئەگەر بێت و خوێن هات لولەکانی خوێن بتەقن واتە خوێن بێتە درا لەو حاڵەتە پەڕەکانی خوێن ڕۆڵیان دەبێت لە کردداری مەیاندنی خوێن کە کاتی خۆی باسمان کە دەبێتەوەی قەتماغە و وەروە خوێن مەی و ڕوودات و ناهێت هۆکارەکانی نەخۆشی بزێتە ناوەی لەش پەڕەکانی خوێن لە کاتی بریندا دەست دەکەن بە پێکەنانی مەین بۆ داخستنی پچڕاوەکە و قەتەقکردنی چونە ژووری هۆکارەکانی نەخۆشی دەکەن بۆ ناو لەش. بەڵێ قوتابیان ئەمە دەربارەی وەڵامدانەوە هۆکردنەکان بوو هەندێک بیرۆکەشمانەیە دەربارەی پرسیارێکمانێ دەرێ زیادبوون لە پێداڕشتنی لولەکانی خوێن کاریگەری چی دەبێت لەسەر وەڵامدانەوە هۆکردنەکان هەرچەندە زیادبوون لە پێداڕشتنی لولەکانی خوێن زیاتر بێت کردداری وەڵامدانەوە هۆکردنەکان زۆر بە خێرایی ئەنجام دەدات بۆ چونکە ژمارەیەکی زۆر لە خۆڕەکەسپیەکان وەرژم دەکەن بۆ ناوچە تووشەکە و کردداری ساڕێکبژنەوەش خێراتر دەبێت. پرسیارشکەمانێ دانانی بەفر زۆر جارێ دەبینین شوێنێکمان بریندار دەبێت بەفر لەسەر دادنێن ئایا ئەمە زیانی هەیە یان سوودیە دانانی بەفر لە شوێنی برینەکاندا دەبێتەوەی گرژبوونی لولەکانی خوێن کەواتە کردداری چاکبوونەوە دوا دەخات کەواتە کردداری چاکبوونەوە دوا دەخات دانانی بەفر لە سێجەگەی برین دەبێت هۆی گرژبوون لولەکانی خوێن کە گرژبوون لولەکانی خوێن ڕوویدا گواستنەوەی خۆڕەکەسپیەکە بۆ ناوچە برینەکە بەستی دەبێت کەواتە کردداری وەڵامدانەوە هۆکردنەکان زۆر بەستی دەبێت چاکبوونەوەت دوا دەخات.
تاوانیش در بەخواتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتە بن خواتان لەگەڵ.